سوپازی بەخشین لە کاتی هەر کارەساتێکی سروشتی نەخوازراو کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکات دیارە دەستگای خێرخوازی بەخشین یەکەم ڕێکخراو دەبێت بۆ ڕاگەاندنی کەمپینی کۆکردنەوەی کۆمەک و یارمەتی. دیارە ئێمە لە ساڵی ڕابردوو لە دهۆک و زاخۆ دیارە لافاو کۆمەڵی گەڕەکی گرت ئێمە کەمپینمان ڕاگەیان و هاوکاریمان گەیان بە دهۆک و زاخۆ و ئەم ساڵیش دیارە لە چەمچەماڵ و لە تەچێ و شۆڕش دیارە ئەم لەفاوە ڕێژەی باران 4 بەرامبەر زیادی کردبوو لەوێ دیارە ئەو گەڕەکانی کە دەتۆم ڕێڕێی ئەوەکان باش نەبوو و لافاو زۆربەی ماڵەکانی گرتەوە بۆیە ئێمە وەکو دەستگای بەخشین سوپاس بۆ خوای گەورە ئەم کەمپینە ڕامانگەیان ئێمە لە یەکەم ڕۆژدا توانیمان 50,000 دلار دابش بکەین و لە دواتریش بە 100 میلیۆن دینار دابش بکەین. دیارە تەنها خێرخوازێکی شاری هەولێر دەتوانم بڵێم کە لە ڕابردوو هاوکار بۆ پرۆژەکانی تری دەستگای بەخشین بۆ هاوکاری کۆکردنەوە بۆ غەزە دیارە ئەمجارەیان 10 میلیۆن دیناری هێناوە یەک خێرخواز لە شاری هەولێر و بەردەوامیش خەڵکی هەولێر و پارە دەهێنێت بۆ دەستگای بەخشین لە ئۆفیسی هەولێر و ئێمە ئەو پارانە هەمووی کۆ دەکەینەوە و ڕۆژانە بە 100 میلیۆن ئینشاڵڵا دابەشی دەکەین بۆ قەزای چەمچەماڵ و هەردوو ناحیەی شۆڕش و تەشێ. خەڵکی هەولێر سوپاس بۆ خوای گەورە من لێرە بەڕاستی زۆر خۆمان بە قەرزاریان دەزانین کە لە هەموو پرۆژەکانی دەستگای بەخشین لە کەمپینەکانی دەستگای بەخشین دەتوانم بڵێم سەروەری زۆر گەوریان تۆمار کردەوە و پشتیوانێکی زۆر گەورەی دەستگای بەخشینن لە کۆمەکی هاوکاری دارایی و بۆ هاوکاریکردنی هەموو چینی توێژێک بە تایبەتیش بۆ لێ قەوماوە چ بۆ غەزە بێت چ بۆ ئەفریقیا بێ چ بۆ دهۆک و زاخۆ بێت چ بۆ 11 گەڕەکی شاری هەولێر بێ چ بۆ خوشکوبراکانمان بێ لە چەمچەماڵ و لە دەوروبەری چەمچەماڵ.